تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە کاریگەریەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین لەسەر ڕەفتاری هەرزەکار بزانین تۆڕە کۆمەڵایەتیەکان چ کاریگەریەکی دەبێت و هەرزەکار گەنجان چۆن مامەڵە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەن کە کاریگەریەکی نەرێنی نەبێت لەسەر ڕەفتاریان. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا عەدنان نووری ڕاهێنەری پەروەردەیی. مامۆستا گیانسڵای خوا لێبێت، سپاس بۆ ئەم دەرفەتە بە ئێمەت بەخشی. سڵای خۆی گەورە لە ئێوەش سەربەر سەلامەت دنیا ڕەبی خۆشحاڵم. مامۆستا ئەگەر کەمێک بەو پێکە بەڕێستان لەوانەیە ئەزمونتان زیاتر بێت و تەمەنتان لە ئێمە زیاتر بێت، پێت وایە کە بە هاتنی تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕەفتاری گەنجان و هەرزەکارانی ئێستا جیاوازیەکی زۆری هەبووە لەگەڵ گەنجانی پێشووتر؟ ڕەفتاری گەنجان و هەرزەکارانی ئێستا جیاوازیەکی زۆری هەبووە لەگەڵ گەنجانی پێشووتر. بەناوی خی گەورە و میهرەبان، دەستان خۆشە بۆ ئەم بەرنامەیە. خۆشحاڵم بەوەی کەوە لەگەڵ بەڕێستانە پێکەوە ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەر تەوەرێکی هەسیار، لەسەر تەوەرێکی گرنگ، لەسەر بابەتێک کەوە ئەمڕۆ دەنگ و سەنگ و سەدایەکی هەیە. دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە، ژیانێکی نوێ هێناوەتە بوون. ئەم بابەتش بریتە لە مەسەلەی تۆڕە کۆمەڵایەتەکان و شێوازی بەکارهێنانی، جیان چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ تەکنۆلۆژیا و شێوازی مامەڵەکردن لەگەڵ تەکنۆلۆژیایە. دنیایکی نوێ و دنیایکی تازەیە بە نیسبەت کۆمەلگای ئێمە و کۆمەلگای جیهانیش بە شێوازی گشتی، بەڵام ئێمە و ئەزانم پێویستمان بە ئەندازێکی باش هۆشیاری هەبوو بۆ تێکەڵیکردن و مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە نوێکاری کە هاتوۆتە بوون. دنیای تەکنۆلۆژیا دنیایەکەکەوە وەکو هەموو کایەکانی تری ژیان دوولایەنەیە، بەشێکی ئەرێنی هەیە و بەشێکی نەرێنیشی هەیە. تەکنۆلۆژیا خۆی بە خۆی دنیایکی تازە هێناوەتە بوون و تەغییرێکی کردو لەناو کۆمەلگایە و پاشانیش وای کردووە کە ئێمە بتوانین لەگەڵ مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ڕۆژگارا بکەین، بتوانین مامەڵەیەکی تەبیعی لەگەڵ ڕۆژگارا بکەین. بەڵام لەبەر تازەی ئێمە و نەبوونی ئاسێکی هۆشیاری گشتی و پاشانیش نەبووری پەروەردەیەکی دروست بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم چەمکە نوێیە وای کردووەکەوە بەکارهێنانەکەی مامەڵەکردن لەگەڵ یا تەندروستی بەشازی تەندروست نەبێ و نەشتوانین وەکو خۆی مامەڵێکی لەگەڵا بکەین، لایەنە نەرێنەکەی زاڵکەین بەسەر لایەنە ئەرێنەکەیە. ئەم ڕوای لێ هاتۆ دنیای ژیانی ئێمەی گۆڕیوە، دنیای ژیانی تاکی گۆڕیوە، واقعێکی هێناوەتە بوون، پێویستی بە دراسێکی ورد و لێکەڵنەوەیەکی قوڵ و توێژینەوەیەکی هەمەلایەنەی پەروەردەکاران و کەسایەتی و نخبەی کۆمەلگا هەیە بۆ ئەوەی قسەی لەسەر بکەن، چۆن مامەڵە لەگەڵا بکەن، چۆن گفتوگۆی لەگەڵا بکەن، چۆن ئیشی لەسەر بکەن بۆ ئەوەی کەوا واقع ئەگەبێتە پێشەوە کە ئێمە بەز کەمترین زیان لێ دەرچین و زۆرترین سوود لێ بچینە دەرەوە. چونکە دنیای ئەمڕۆ دنیایەکە پێویستی بە مامەڵێکی تەندروست هەیە، پێویستی بە خوێندنەوەیکی قوڵ هەیە. ژیانی تاکانی ئێمە گۆڕێت تەکنۆلۆژیا بەوەی کەوا شێوازی کاری گۆڕیوین و شێوازی بیکردنەوەی گۆڕیوین و ئەوەی کە پێوتری لایەنی ئەرێنی و ئەوشی کە پێوتری لایەنی ئەرێنی ئێمە پێویستەکە لە هەردوو ڕۆکە وەکو خۆی مامەڵەی لەگەڵا بکەین، وەکو خۆشی ئێمە کاری لەسەر بکەین. بۆیە ئەم دنیا تازەی کە پێوتری دنیای تەکنۆلۆژیا کاریگەری زیاتی لەسەر نەوەی تازە دروست کردووە، لەسەر جیلی نوێ دروست کردووە، لەسەر گەنجان دروست کردووە، لەسەر مناڵان دروست کردووە، بەوەی کەوا ڕەنگە ئێمە نەمانتوانی وەکو خۆی مامەڵی لەگەڵا بکەین، نەمانتوانی بێ وەکو خۆی ئیشی لەسەر بکەین، نەمانتوانی وەکو خۆی مناڵی لەسەر پەروەردە بکەین. بۆیە بەڕاستی واقعێکی ناوتە پێشەوە، پێویستی بە وردەکاری هەیە، پێویستی بە لێکۆڵینەوە هەیە، پێویستی بە هەنگاونان هەیە لەسەری. مامۆستا عەدنان، هەموو بابەتێک کە باسەکرێ دەبێت بووی کە بگین بە نەتیجەیەکی دروست و ڕاست، دەبێت توێژینەوە پاڵپشتی ئەم بابەتە بکە. تا چەندێک لەم بوارەیە لە کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر ڕەفتاری هەرزەکار ئێمە لە ناوەندە ئەکادیمیەکان لە زانکۆ پەیمانگاکان ڕێکخراوەکانی تایبەت بەم بوارە فەرمانگە و ئەو لایەنانی کە لە حکومەتا تایبەتن بەم بوارە لێکۆڵینەوە و توێژینەوەی زانستی وردیان لەنێو کۆمەلگایە کردووە، یان بەڕاستی ئەمە پێویستی بە توێژینەوە نییە، خۆی ئەستا ئاوا لەسەر ڕووکاری با بڵین کە خەڵک ئەبینی لە شار و شارۆچکەکانە هەرزەکارە بینی دەرەکەوێت کە تۆڕە کۆمەڵایەتیەکان با بڵین کاریگەریەکی نێگەتیڤ و خراپی کردوتە سەر هەرزەکاران. کۆمەڵایەتیەکان با بڵین کاریگەریەکی نێگەتیڤ و خراپی کردوتە سەر هەرزەکاران.
ئەمڕۆ زەمەنی بەڕاستێکە تۆزی قۆڵ بچین ناو ئەم بابەتەوە زەمەنی تەفاهیەتە زەمەنی ئەو زەمانەیەکەوە بەهای نرخ و بەهای ئینسان وردە بەرە و ئاڵۆزۆن و بەرەو لە دەستدان ئەڕات ئەمڕۆ بۆ دەستخستنی ژیان زۆرێک لە گەنجەکان پەنا بەنەبەر ئەوەی کەوا لە تۆڕی کۆمەڵایەتیە خوانی تیا بتۆڕێن کەسێتی خوانی بهێنە خوارەوەتیایە گەشتۆ بە ئەندازێکە ئەمڕۆ بۆتە هەڕەشە لەسەر بەشێک لە ژیانی تاکی کۆمەلگا ئێمە ئەم واقعە کە هاتوتە بێشەوە بەڕاستی واقعێکی قورسە واقعێکی تاڵە واقعێکی ئاڵۆزە بۆ گەنج چونکە ئەمڕۆ جاران گەنج ئیشی هەوڵی ئەدا لەسەر فکر و بیر و بۆچوون و عەقڵ و هێز و بازووی خۆی بژی بە هەردوو ئاراستەکە هەم لەسەر لایەنی فکری و عەقڵ هەم لەسەر لایەنی جەستەی خۆی بژی بەڵام ئێساکە وا ئەزانم بەرەو ئاقارێک ڕۆشتین بە ئەندازەیەک ڕۆشتین خەڵک ئەوێ لەسەر شخصیاتی بژی لەسەر کەسێتی خۆی بژی ئیتر گوێ بەوە ئەم شخصیاتە ئەم کەسێتی کەوا ئەو هەیەی تا چندێک ئەبێتە قوربانی بۆ ئەم دەستخستنە تا چندێک بێتە قوربانی بۆ ئەم مۆدیلە نوێیی کە لە بەردەست گەنجانە بۆ نمونە ئەوەی کە باس دەکرێت بۆ نمونە تیکتۆکە ئەو بەرنامە لایڤانەی کەوا هەیە کۆمەڵە گەنجێکیان گەنجێک خۆیەکە بە مەسخەرە بەستەنها لە پێنە ئەوەی کەوا بڕێک ڤیوی زیادکە یان لەگەڵ ڕێزمە شخصیت و کەسێتی خۆی تیا ئەدۆڕێنی بەس لە پێناو ڤیو لە پێناو ئەوەیکەوە لە ڕێگەی ڤیوەکەەوە هەندێک مادە و هەندێک پارێ دەستکەوێت بۆیە ئەگەر بڵێن تەصنیفی خەتەریاتی ئەم تەکنۆلۆژیای بکەین تەصنیفی خەتەریاتی ئەم جۆرە مامەڵە بکەین تەصنیفی خەتەریاتی ئەم داهێنانە نوێ بکەین لەسەر مناڵ و لەسەر گەنج و لەسەر کەسە تازە پێگەیشتوەکانیان بڵێن ئەوانەی کەوا لە ئەندازەی تێگەیشتنان و حەدی بلوغی و زیاتریان هەیە بەڕاستی هەر یەکەیان بە ئەندازەیەک ڕەشەی خۆی هەیە لە منداڵە شوێنەواری نێگەتیفی زۆری جێهێشتووە لە دنیای ئێمە کرد بە دنیایکی نەخۆش ئێستا ڕادەی ئۆتیزم زیاد بۆ لە ناو مناڵانە بۆی کەوا تەواصلی کۆمەڵایەتی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیکەوە پێویستەکە لەگەڵ ناوتاکێکە هەبێ هەم لە ڕووی ڕەفتارەوە هەم لە ڕووی گفتارەوە تۆڕی کۆمەڵایەتی ئەم دوانی لێوەرگرت و دژکە لە مناڵی و مامەڵی لەگەڵاکات خەتەریاتی ئەوە خەتەریاتێکی بیولۆژی تا ئەندازی دروست کردو بۆی کەوا ڕێژەی ئەوە کە پێوتری ئۆتیزم زیادی کردو بەڵام لە دوای ئەوە کە زەمەنی لاوی دێتە پێشەوە ئەلێرا خەتەرەکە خەتەرێکی ئەخلاقیە خەتەرێکی ڕەفتاریە ترسناکی ئێراد لە ڕەفتاریە لە بەرەوش کۆمەلگا ئەشێوێنێ لە یەکەمیان ئاگەر لە زەمەنی مناڵیە قسە لەسەر ئەو بکەین مناڵەکە خۆی بێتە قوربانی لە تۆڕی کۆمەڵایەتیە بەڵام لە کاتێکە لە بۆ گەنج قسەی لەسەر بکەین کە نەزانێت چۆن مامەڵە لەگەڵاکات ئەوە ئەخلاقی کۆمەلگا ڕەفتاری کۆمەلگا بێتە قوربانی لەم بابەتەیە بۆیە بەڕاستی مامەڵەکردن لەگەڵ تەکنۆلۆژیا بۆ گەنجی تازە بۆ گەنج و بۆ لاوەکانمان مامەڵەیەکی نوێ ئەخوازێ مامەڵێک خوازێکەوە بەڕاستی بزانین ئێمە چۆن ئیشی لەسەرەکەین ئەوەی کە پێویستە بیزانین گەنجی ئەمڕۆ بە شخصیەتی خۆی بە کەسێتی خۆی بە ڕەفتاری خۆی بە ئەخلاقی خۆی ئەبێتە قوربانی ئەم تەکنۆلۆژیا نوێیە ئێمە وەک لە سەرەتاوتم نەمانتوانیوە بە شێوازێکی مەدروست بە شێوازێکەوە دراسی لەسەر کرابێ بە شێوازێکەوە خوێندنەوەی بۆ کرابێ بچێن ناو قۆڵایی ئەم بابەتەوە نەڕۆشتوین ئێمە بە لێکۆڵی نەڕۆشتوین ئێمە هەتا پەروەردەکارانمان مامۆستایانمان کەسایەتیەکانمان زانیانمان خۆیان وەکو خۆی لێ تێنەگەشتن تا ئێسش ئێمە نەنازانین ئەو زیانانی کەوا لە کۆمەلگا ئێمە جێهێشتۆ چێنێکە تا ئێستاش توێژینەوەمان نییە لەسەر ئەوەی کە ئایا تەکنۆلۆژیا ئایا ئەم تازەکارێکە هاتووە بەردەم چ ڕەفتارێکی نەرێنی لە کۆمەلگایمان دروست کردو ها سەیریکە لە ساڵی پارە حاڵەتی ڕوویە لە هوانەی سلێمانی لەسەر گەنجێک کە کچێکە چۆن ناو کۆمەڵێک ماتۆڕسوارە و ئەوە بوشتەکارە ئەو خەڵقی ئەو ڕووداوکە گەورەی کە لەسەر ڕوویە ئەمە هەمووی نەتیجەی چی بوو نەتیجەی ئەوە بووکەوە چۆن بتوانێت ڤیو بۆ خۆی زیادکە چۆن بتوانێت بینێری بۆ خۆی زیادکە ئیتر لەسەر ئەساسی هەرچی بێت ئەمڕۆ گەنج من ئەوەی کە تێگەیشتم لەم بابەتە ئەمڕۆ گەنج وەک کرمی دەمی قولاپی لێ هاتووە فڕە دێتە ناو ئەوە هەم خۆی بێتە قوربانی هەم خەڵک شکاتە قوربانی ئەمڕۆ گەنج بۆتە ئەو کرمەی کە بە دەمی قولاپێکەوەیە خۆی ژیانی تیاچێت بەڵام ژیانی خەڵکی کەشتی ئابات ئەمڕۆ گەنج بۆتە قوربانی نازانێت چۆن مامەڵە لەگەڵ ماکات تەنها بیری لە ساتەکانی بەردەستایەتی بیری لە ئایندەیەک نییە بیری لە ژیانی دواڕۆشتری نییە ئەم گەنجەی کە ئەمڕۆ بۆ ڤیو زیادکردنی خۆی دێ لەسەر کەسێتی خۆی هەوڵەدا لەسەر ڕەفتاری خۆی ئەژی و پاشان ئەخلاقاتی خۆی ئەکاتە قوربانی جۆری کەسێتی خۆی ئەکا بە قوربانی ئەمە لە ئایندەیە مناڵەکانی چەندێک پیان قوبوڵە کە ئەمە مێژووی باوکیان بێ ئەمە مێژووی دایکیان بێ ئەمە مێژووی کەسایەتەکانی دەوروبەریان بێ بۆیە بەڕاستی شوێنەواری ئەمە
لە ئێستا دەرناکەوێت لە ئایندەیەکە دەرەکەوێت و ئایندێکەوە ئێمە تا ئەم خوێندنەوە بۆ نەکردو چۆن لە ڕابردووە خوێندنەوە بۆ ئەمڕۆ نەکرد ئەمڕۆژ نەماتوانی و ناشتوانین خوێندنەوە بۆ ئایندە بکەین بۆ لەبەر ئەمڕۆ زەمانێکی تەفاهیەتە زەمانێکێکەوە پوچەکان تایە باڵا دەسن پوچەکان تایە بەهێزن ئەوان تیا زیاتر ڕۆڵیان هەیە ئەوان لە پێشەنگەوەن ئەوان خراونەتە بەردەست و ئەوان کاراکتەری نێو کۆمەلگان بۆیە ئەمە ئەگەر یەک تۆس مەجالەکە بێ یەک چیرۆکێک بە نمونەیەک لە سەرتاوە بژێڕمەوە ئەڵێ پاشایەک بە دوای کەسێکە ئەگەڕا کە ئەسپەکەی بۆ بەخێو بکات ئەسپەکەی بۆ بەخێو بکات بە شێوازێکەوە تەندروست بێ کەسایەتێکی زۆر بەتوانە هەبوو بانگی کرد وتی بەرپسیاتی ئەسپەکەی خۆم ئەدەمە دەست و بۆم بەخێو بکەیت ئەویش وتی قوربان من ناتوانم ئەو بەرپسیات هەڵگرم وتی نەخێرەوەی بکەی بە زۆر پێی کرد دوای ماوەیەک وتی بەڕێز بە پاشاکی خۆی وتی من ئەمەی واز بێنم لە میشەی خۆم تی بۆ وتی لەبەری کارەکە زۆر قورسە من ناتوانم لەگەڵ ئەمای مامەڵەکەم کەواتەن دروست نییە بۆی ناچار شوێنی خۆی جێش دواتر پاشا هێنایەوە بە زۆر وتی چیە وتی قوربان ئەم ئەسپەی تۆ ڕاستە ئەسپێکی ڕاستەنەوە جەناب زۆر دڵخۆش بێ پێیەوە بەڵام ئەم ئەسپەی تۆ دایکی بە خێوی نەکردووە ئەم ئەسپەی تۆ بە خێوکارێکی شاهانە نییە بە خێوکارێک تەندروست نییە ئەڵێ وتی چۆن وتی ئەم ئەسپەی تۆ بە شیری مانگا بە خێوکرا مانگا سەر ئەکا بەزای موشە ئەکا بە دوای ژیانی خۆیان بەڵام ئەسب سەردانایە ئەمڕۆ گەنجەکانمان بۆ شوازە پەرۆدەوە بێ موشە بکەن بە دوای ژیانە بەڕاستی ئەمە کارە سادە خوڵقێنێ بۆیە لە ڕاستەنەتی خۆی لێ دەسەدا خۆی گەورە ئینسانی کە دروست کردووە مامین مەولود و پێغەمبەری خوا فەرمی ئیلا یولد علی الفطرة لەسەر پاچێتی پەروەردەیە بەڵام ئێمە ژینگەیەکمان بۆ هێناوەتە بوونەوە یان ژینگەیەک هاتووە بەردەستیان بەو ژینگەی کەواوەکو ئەسپەکە و ئەسپۆ بە شازی ماگا بشیکەوە موشەکە بەسەر ئەسا سیفەتی ئەسپی ڕەسەن سیفەتی کەسێتی بەهێز ئەو جۆرە سیفەت و ئەو جۆرە کەسێتی نییەکەوە موشەکە بەسەر زای ئەبێ بەڕاستی لەسەر ئەو کۆڵێ بە هیمەت و بە ئیرادەوە بژی بە قەنەعەتەوە بژی بۆی ئەوەی کە لە بەردەستمانە ئەوەی کە لەسەر گەنجە بەڕاستی قورسە و مامەڵەکردن لەگەڵ ئەم تەکنۆلۆژیەکە لە بەردەستیاتی پێویستی بە لێکۆڵنەوەیکی ورد هەیە پێویستی بە خوێندنەوەیکی قوڵ هەیە پێویستی بەوە هەیەکەوە ڕۆشنبیران مامۆسایان زانایان ڕێکخراوەکان میدیا بە شێوازێکی گشتی کە لەسەر ڕاستکردنی ڕەفتاری تا بکەن بەوەیکەوە نەبێتە قوربانێکی قوڵ و نەبێتە قوربانێک بۆ ئایندەی کۆمەڵگا زۆر باشە مامۆستا بۆی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینەرێکی زۆری هەبێت کۆمەڵی ڕەفتارەکات ئەمە هەڵقڵایی چییە بۆچی دەبێت بەم شێوازە بێت پێم وابێت بەشێکی چاولێگەریە گەنجێکی دیکە زەکارێکی دیکە دەبینێت ڤیوی زۆر بەرزە ئەمیژەیە بە شێواز لە شێوازەکان خۆی دەرخات و بێت زیاتر بینەری زۆر بێت ئایا گەنج دەکرێت بە ڕەفتاری نەشیا و بە قسەی نەشیا و یاخود زۆر جار کە بینیمانە بە جۆرە سەماکردنی بە شێواز لە شێوازەکان تەنها بۆ ئەوەی کە بینەری هەبێت ڕەفتاری خۆی وەلا بنێت و کاریگەری بخاتە سەر شخصیەتی خۆی کە زۆر جار دواتر کە دەگەنە تەمەنێکی زیاتر هەست بە پەشیمانی دەکەن و دوورەکەونەوە لەو بابەتانی کە لە ڕابردوودا لە گەنجێتی و لە هەرزەکاریا کردویانە یان بۆ بەدەستکەوتنی بڕێکپاری کەم شخصیەتی خۆیان تێگەیەن بەتاڵی نەبوونی ئیش دانەمەزراندنی گەنجانی زانکۆ بێدەربەستبوونی دەسەڵات بەرامبەر بە چەمکی پەروەردە بە چەمکی فێربوون پێم وایە بەشێکی سەرەکی هێنانە دی ئەم دنیاەیە کە گەنج بێتە قوربانی تایە ناکرێت تۆ هەزاران گەنجت هەبێ و تەخەڕۆجی کرد بێ و بەتاڵ بێ ئەمڕۆ بڕە سەر شەقامەکان بکە سەیری جادەگشتەکان بکە سەیری کۆڵان لاوەکیەکان کە شەوان تابانی دایان گەنج لەو سزادانەوە ساڵ و دانیشتون و هەرێکە و شاشەکی زیرێکی بەدەستەوەیە ئەمە بەرهەمهێنەری ئەمەیە تۆ ئەبێ هەمیکە بە هەمیشەی لە پشتی حاڵەتەکانەوە قسە بکەیت بۆچی ئەم گەنجە پەناباتە بەر ئەم جۆرە کەسابەتە بۆچی ئەم گەنجە پەناباتە بەر ئەم جۆری ژیانە بۆچی ئەم گەنجە پەناباتە بەر ئەم شێوازەی کەوا چۆن منافەسی بەرامبەرەکەی بکات بۆ دەستخستنی مادە ڕەنگە چەند کەسێکی کەم چەند کەسێکی مەحدود توانی بێتیان لە مادەیەک دەستخەن بەهۆیەوە بەڵام ئەم گەنجانێت ترکەوە سەرچاوی داهاتی ژیانیان نیە بەتاڵن ئەمڕۆ لە ماڵەوە باشە دەسەڵات لیان ناپرسێتەوە بە پرسیاتی پەروەردەیی ئەمڕۆ لە سەرشانی تاک سەنراوەتەوە و دەسەڵات ئێستا بە پرسیاری یەکەمەتیایە لە مامۆسا سەنراوەتەوە و دەسەڵات خۆی بە پرسەتیایە لە خێزان سەنراوەتەوە دەسەڵات بە پرسەتیایە کە نەیتوانێت ژیانێکی ئاسایی بۆ کۆمەڵگاکەی فراهم بێنێ نەیتوانیوە جۆرەکانی ئاسایشی خێزانی بدەسە بەرکا بۆ کۆمەلگا نەیتوانێت ئاسایشی فکری دەسە بەرکا بۆ تاکانی کۆمەلگا نەیتوانیوە ئاسایشی کۆمەڵایەتی بەرجەستەکە بە تاکانی کۆمەلگا نەیتوانێت ئاسایشی تەکنۆلۆژیا بۆ خەڵک فراهم کات ئێتە کاتە گەنجەکە بێتە قوربانی قوربانی گەنج ئەلیەوە دەست پێکە لەبەڕێی کە ئەم گەنجە تەخەڕۆجی کردووە لە ماڵەوە ئیشێکی نییە پێی ئای بەداوای پارە لە باوکی و دایکی بکە و بە ئەندازێک
ینی کۆڵەیە توانێت بێتەوە بۆ ماڵەوە لە زانکۆیە ئەمڕۆ دڵنیای لەسەرەوەیکەوە ئایندەیەکی نییە خوێندکاری ئامادەییە و 7,000 مامۆستا لەسەر شەقام و دەیان مەکتەب ئەمڕۆ داخراوە پەروەردەکە حکوومەتی هەرێم دەسەڵاتی سیاسی لای ئێمە ئەمڕۆ بە ئەندازەیەک بێ دەربەسەر لەسەر بابەتە پێم سێرەکە تا ئێستایش ئەوە دوومان خوێندنڕۆژەوە ئەنجومەنی وەزیران دانیشتێکی لەسەر ئەم پرسانە کردووە ئێتە گەنجەکان بەرەوەی ئەوڕۆ ئەم گەنجە چی بکە بۆی ئەوەی کە لە دەستێکی ئەوەی کە لە پشتی پەردەوە ئیش لەسەر بەڕاکردنی گەنجەکە لەگەڵ ڕێزمان دوخستنەوەی گەنجەکە لە ژیان لەگەڵ ڕێزمان دوخستنەوەی لە پەیوەندی کۆمەڵایەتەکانەکە ئەمە دەبێتە هۆکار بۆ ئەوە ئەم گەنجە بێتە قوربانی بەڵام لە ئێستا دەرکی پێ ناکە لە ئێستا نازانێ ژیانی بە چ ئاراسەیەکەڕ لە ئێستا نازانێ خۆی چۆن بدۆزێتەوە لە ئێستا نازانێ ئەو باچە چندێک گەورەیە کە ئەیە ئەگەر بیر کاتەوە بۆ من 10 ساڵی کە ئەو چێە 10 ساڵی کە ئەبێ باوک بێت 10 ساڵی کە ئەبێ دایک بێت ئەم گەنجە ئایا چ جۆرە دایکێکە بێ چ جۆرە باوکێکە بێ ئەو جۆرە باوکی کەوا خۆی کردووە بە مەسخەرە لە ناو تۆڕی کۆمەڵایەتە تەنها بە ئەوی ڤیو زیاوکە ئەو دایکی کەوا ئەمڕۆ بۆتە قوربانی بۆت ڤیدیۆکردنی ڤیو لە تۆڕی کۆمەڵایەتە ئەو سبەی دایکێک ئەو منداڵی چۆن سەی ئەو دایکێکە ئەو دایکە چۆن بتوانێت ئامە ڕەفتاری منداڵەکەی ڕاستکاتەوە ئەو دایکە چۆن بتوانێت پەروەردەی منداڵەکەی بکات کاتێکە خۆی قوربانی ئەو باوکە چۆن بتوانێت ڕەفتارێکی منداڵەکەی ڕاستکاتەوە کە خۆی بۆتە قوربانی لە زەمەنی گەنجێتیە بۆیە بەڕاستی شوێنەواری ئەم تەکنۆلۆژیا و مامەڵەکردنی گەنجی ئەمڕۆ لە ئایندەیە دەرەکەوێت ئێمە بەبێت توێژین و هاتی ناوبابەتەکە بێ لێکۆڵین هاتی ناوبابەتەکە بەبێ خوێندنەوەی هەمەلانەی شێوازی ئەندازی زیانەکان و شێوازی مامەڵکردن لەگەڵ هاتن ناو تەکنۆلۆژیاوە بۆیە گەنجەکان من ئەمڕۆ بنە قوربانی و قوربانێکی لە ئێستا دەرناکەوێت لە ئایندەیە دەرەکەوێت تەکنۆلۆژیا بە شێوازێکی گشتێکە سیرکەن لانی ئەرێنی هەیە و لای نەرێنیشی هەیە لانی ئەرێنەکەی دنیای بە بچوو کردوونەتەوە تێگەیشتنێکی قوڵی بۆ فەرهەمی هێناوین لە ڕووی تەکنۆلۆژیاوە ئێمە تاواسڵمان بۆ دروست بووە ئەمڕۆ لە بواری پزیشکیا بەڕاستی گەورەترین خزمەتی کردووە بە کۆمەلگا لە هەموو بوارەکانتر لە هەموو سێکتەرەکان ئەگەر سێریکەی گەورەترین خزمەت بە کۆمەلگا و بە تێگەیشتن و بە نزیکردنەوەی کەسەکان لە یەکتری کۆمەلگا لە یەکتری خزمەتێکی بێ ئەنداز گەورەی کردو بەڵام بیرمان نەچێ ئەم شێوازی هاتنە پێشەوەی تەکنۆلۆژیا و نەزانینی مامەڵە و ڕەفتارکردنی ئێمە لەگەڵیا وەک ئەو وایە بەڕێزێک بچێ بۆ لای نەخۆشە بچێ بۆ لای دکتۆرەکە چارەسەری بۆ دانێ ئەم تەکنۆلۆژیای بەشێکە لە چارەسەر بۆ گرفتەکانی کۆمەلگا ئەگەر ئەم عیلاجی کە دکتۆرێکی بەڕێز بۆ نەخۆشەکەی دانێ زیاد لە حەدی خۆی بیخوا خراپە و کەم لە حەدی خۆی بیخوا چاک نابێتەوە ئێمە مامەڵەکردن لەگەڵ تەکنۆلۆژیا هەندێک جار زیاد لە حەدی خۆیەتی هەندێک جار کەم تەرخەمیتیاکەین زیاد لە حەدەکەی خۆی تووشی گرفتی کۆمەڵایەتیمانەکە تووشی گرفتی دەرونیمانەکە تووشی گرفتی جەستەیشمانەکات ئەمڕۆ ئەگەر ورد سەیریشیکەین ئەبینی کۆمەڵە نەخۆشیەک کە لە ڕووی جەستەیەوە ڕوو لە تاکەکات بەرهەمەکەی تەکنۆلۆژیایە کۆمەڵە گرفتێکی دەرونی لێکترازانی کۆمەڵایەتی دروستەکە بەرهەمەکەی تەکنۆلۆژیایە کەنجێکەوێتە قوربانی لە خێزانەکەیە پەیوەندی کۆمەڵایەتەکانی لە دەسەدا ئەمە هەمووی سەبەکی تەکنۆلۆژیایە بۆیە بەڕاستی مامەڵەکردن لەگەڵ ئەمەیە تێگەیشتن لەسەر ئەمە ڕاستکردنەوەی گەنج لەسەر ئەمە پێویستی بە هەنگاوێکی هەمەلانە هەیە و گەنجی ئەمڕۆژ قوربانیە بەڕاستی بۆیە پێویستەکات میدیا بەڕاستی قسێکی جدی لەسەر بکە میدیا هەنگاوی گەورە لەسەر ئەمە هەڵگرێ ئەگەر پەروەردەکارانیش ناتوانوکو خۆی ڕۆڵ ببینن ئەگەر زانانیش ناتوانن خۆی ڕۆڵ ببین ئەگەر ڕۆشنبیریش ناتوانن خۆی ڕۆڵ ببین ئەوە کۆمەلگا بەڕاستی بەرەو هەڵگیری زۆر قوڵە ڕۆ بۆیە هەر یەک لەمانە بە دەستە جەمعی لەگەڵ میدیا و سوشیال میدیا پێویستان بەوە هەیە کە هەڵمەتێکی هۆشیاری ڕابگەین و کاریشی لەسەکەین بۆ ڕاستکردنی ڕەفتارەکانی تاک ناو کۆمەڵگایە بەڵام مامۆستا عەدنان نازانم جەنابەت گوێ لە دەنگی ئێمە هەیەیان ناچکە چەند جارێک بانگم کردیت کاتمان کەم ماوە هیچ کاتمان نەماوە مامۆستای بەڕێز تەنها لە یەک خولەکە من لەسەر دوو چەمک ئەمەوێ قسەم بۆ بکەیت سوپاس دەکەم لەسەر چەمکی مەنع و مەناعە ئایا ئێمە بۆ هەرزەکارەکانی لە چواردەورمانن بۆ کوڕوکچەکان و خوشکوبراکانمان منعیان بکەین لەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاربێنن یان مەناعیان پێ بدەین کاتێک ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بەکارهێنن کاریگەریە لاوەکی و نێگەتیف و خراپەکان کاریگەریان تێنەگە بەڵکو بە ئاڕاستێکی باشابی بن سوپاس دەکەم ئەگەر لە ماوەی یەک خولەکە وەڵامم بیتەوە کە زۆر نەهاتەوە گوێم لەوە قسەکانەوە بەس ئەسام پرسانم گوێ لێ بوو دوو جۆر مەناعەمان هەیە مەناعەیەکمان هەیە پێوترێ مەناعی معنەوی مەناعەیەکیشمان هەیە پێوترێ مەناعەیەکی قەضائی یان یاسایی ئەمڕۆ ئەوەی کە کۆمەلگاکانی بەسەوەتەوە ناهێڵێ کە گەنج بەرەوەلا بڕوە لە زۆربەی وڵاتانی جیهانە مەناعەیەکی قەضاییە بەڵام لە هەر شوێنێک مەناعی قەضایی نەیتوانێت ڕۆڵی خۆی ببینێ مەناع قەضاییەکە ئاسایی نەبوو
بەرگری قەڵاوی یاسایەکە وجودی نەبوو لە غیابی ئەمەیە مەناعە معنەویەکە بێڕەڵی خۆی ببینێ بە پێچوانەوە ئەسڵەن مەناعە معنەویەکە لە هەر شوێنەکە بوونی نەبوو ئەو کاتەیە مەناعە یاسایەکە بێتە پێشەوە ئەوەی کە کۆمەلگای ئێمە بەسوودە تا ئێستاکە ئەو مەناعە معنەویە کە تاکی لەسەر پەروەردە بووە ئەوەی کە وای کردووە کە گەنجێکی ئێمە ئەمڕۆ پەنابەتە بەر هەندێک و دواتر سبەینێ پەشیمانە بێتەوە ئەو مەناعە معنەویەکە تایەتی لای ئێمە مەناعی قەضاییمان نییە بۆ شوازێکەوە هەیە عادەتەن مەناعی قەضاییش لە دوای جەریمۆ دێتە پێشەوە لە دوای تاوانێک دێتە پێشەوە لە دوای کارەساتێک دێتە پێشەوە بەڵام ئەوەی کە پێویستە کات ئێمە ئیشی لەسەر بکەن بریتێ لە مەناعە معنەویەکە ئەویش لە پەروەردەوە دەست پێکات پێویستە خێزانەکان بگەڕێنە بۆ پەروەردەی تاک و تاک بگەرێتەوە بە جارێکە پەروەردەی خۆت و چەندێک بەلامانە گرنگە فێرکردن و فێرکاری و بواری فێرکردنەوەنج پەروەردە بەلامانە گرنگ بێت ئەگەر پەروەردە لەناو کۆمەلگایە بوونی هەبوو مەناعە معنەویەکە بوونی ئەبێت ئەگەر پەروەردەیشمان خوا نەخواستە دەستدا بەوەی کەوای ساخەریکە بە ئاقارە ئەڕنکەوە پەراوێز بکرێت ئەوە زۆر تریش لە ژیانە لەدەستین و ئێمە مەناعەیەکی قەضاییمان لە وڵاتەیە بۆ شوازە نییە کەوا تاک بەسێتەوە ئەوەی کە هەمان تەنها بریتە لە مەناعە معنەویەکە ئەو مەناعە معنەویش خۆی لە پەروەردەی تاکا بینێتەوە لە بڕوایەک و ئیمانێکی قوڵا بینێتەوە کە تاکی لەسەر پەروەردە بکەین بۆیە جارێککە پێویستمان بۆ هەیە بگەڕێنەوە بۆ پەروەردەی قورئان بۆ پەروەردە ئیسلامیەکە بۆ پەروەردە معنەویەکەوە تاکوا لە یەکات خۆی بە خاوەنی ئەم کۆمەلگا بزانێ و خۆی بە خاوەنی ڕەفتاری خۆی بزانێت و وای لێ بکات کە بە هەمیشەی خەریکی سزەنشتنی خۆی بێ بۆ کەوا تووشی لادانێک بێت کە خۆی و کۆمەلگاکەی بەرەو لەناو چوک بات. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەدنان نووری ڕاهێنەری پەروەردەی بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجەوە لەگەڵمان نبوو زۆر سپاس بۆ ڕێنمایی و پەروەردە جوانەکان دەستخۆش بە مامۆستا زۆر بەڕێز مامۆستا عەدنان نووری لە هەڵەبجە لەگەڵمان بووی سپاس دەکەین